وەفدی ئیدارەی ڕاپەڕینە لە پارێزگای ئازەربایجانی غەربین بۆ بەهێزکردنی پەیوەندیەکانیان و ئاڵوگۆڕی بازرگانی و ناساندنی مەرزی کێلەیە. لەسەر داوای محەممەد سادق معتەمیدیان پارێزگاری ئازەربایجانی غەربی ماوەی 3 ڕۆژ وەفدێکی ئیدارەی ڕاپەڕین کە پێک هاتبوون لە سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین و ژمارەیەک لێپرسراوی حکومی سەردانی شاری ئورمیان کرد و لەلایەن پارێزگار و سەرکونسوڵی ئێران لە سلێمانی و ژمارەیەک بەرپرسی باڵای ئەو پارێزگایە پێشوازیان لێکرا. سەرەڕای ئەنجامدانی چەند کۆبوونەوەیەکی گرنگ لە نێوان هەردوو لاو، ئاڵوگۆڕکردنی بیر و ڕاو پێشنیارەکانیان، لێپرسراوانی ئازەربایجانی غەربی دڵخۆش بوون بەو سەردانە و دەیانەوێت هەماهەنگی زیاتر لە نێوان ئیدارەی ڕاپەڕین و پارێزگای ئازەربایجانی غەربی دروست بکەن. هەرەمەش بووە هۆی ئەوەی لێکتێگەیشتنێکی یازدەخاڵی واژۆ بکەن و لەسەر چەند خاڵێک کۆک بن تاوەکو لە داهاتوودا برەوی زیاتر بە پەیوەندیەکانیان بدەن و لە ڕێگەی ناساندن و کردنەوەی مەرزی کێلێ هاتوچۆی گەشتیاری و ئاڵوگۆڕی بازرگانی گەشەی زیاتر بەخۆیەوە ببینێت. سەردانەکەی وەفدی ئیدارەی ڕاپەڕینیش بۆ پەرەپێدانی هاوکاری هاوبەشە. ڕێکەوتوین بە هاوکاری دوولایەنە ئەو ئاستەنگ و بربەستانەی لەبەردەم بەرەو پێشچوونی مەرزی کێلەدان لا ببەین و پەرە بە ژێرخانی مەرزەکەش بدەین. لە بواری ئاڵوگۆڕی کاڵا و بەشی گومرگ ڕێکەوتنی باشمان کردووە. هەمکاریهای مشترک هەست توانراوە گفتوگۆی زۆر باش بکرێەوە لێکتێگەیشتنی زۆر باشەیەوە. یەک لە کارهەری گرنگەکان ئەوەی کە داواکاری هەردوو لا بووە هاتوچۆکردن بۆ بە پاسپۆرت. سەبارەت بە لێکتێگەیشتنی یازدەخاڵەکەی نێوان ئیدارەی ڕاپەڕین و پارێزگای ئازەربایجانی غەربی قایمقامی سەردەش دەڵێت ئەو مەرزە بۆ کۆماری ئیسلامی ئێران زۆر ستراتیژیە و لەلایەن ئێرانەوە بە فەرمی ناسێنراوە. مەرزی چێلەیەکێ لە مەرزهای زۆر استراتیژیکە بۆ جمهوری ئیسلامی ئێران وە هەرالانیش کە ئێستا ئەلبەتە لەلایەن جمهوری ئیسلامی و بەڕسمیەت ناسراوە. لە لێکتێگەیشتنی یازدەخاڵەکەی نێوان هەردوو لادا سەرەڕای سەرکردنەوەی هەوڵەکان بۆ بە فەرمی ناساندنی مەرزی کێلێ هەردوو لا ئامادەی خۆیان پیشانداوە بۆ پەرەپێدانی پیشەسازی و گەشتیاری و ئەنجامدانی پێشانگای بازرگانی و ئاڵوگۆڕە ڕۆشنبیری و وەرزشەکان. لەلایەکی تریش کاتەکانی ئاڵوگۆڕی بازرگانی زیاد بکرێت و کاتەکانی پشوو بۆنەکانیش لە مەرزەکەدا کەم بکرێتەوە. توانە عومەر، کورسات نیوز، ئورمیا.